بەڵێ لەگەڵتان بەردەوام ببین و لانێ بەلاتانە پرسیار بێ ئەم هەموو کەلوپە لە ئەلکترۆنیا کە کۆنیشە دیمەنە ناشرینە بەڕاستی ئێستا ئەمە بەشێکی بچووکە زانی شارەکان ئێستا چ بەڵای بەسەریا هاتووە چەندێک لە ئەمانە هەمووی کۆکراوەتەوە ئەبینیت بۆ نمونە فڕێ ئەدرێت تێکەڵ بە خۆڵ و خاشاک و بە پاشماوەکانی ڕۆژانە هاوڵاتیانە بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئەو هەموو کاسێتە چی لێ هاتووە ئەو هەموو تۆ لە سەرەتای بەرنامە هەر پرسیاریامێ ئەو کاسەتانە کاسێتمان هەمووە کاتی خۆی بەس کاسێت هەموو کاسێتی ڤیدیۆ گۆرانی هەموو ئەم باتریانەمە چون ئەم هەموو باتریە چی لێ هاتووە خۆشی نابێتەوە ئێستا کە زۆربەی بەداخەوە یاریەکان چینیە بە 1000-2000 ئەیکڕێ هەمووی بە باتری ئیشەکە دووسێ دانش ئەبێ باتری بۆ بکڕیت دوای چەند ڕۆژێکیش ئیتر بە کەڵک نایە باتریەکانە بێ بۆی بگۆڕی چی بەسەرامانەیە ئەبێ بەهێن بۆ باسی ئەوە ناکەی لە ساڵی چەنەوە ئێمە مۆبایلمان هەیە مۆبایل هاتوتە هەرێمی کوردستانەوە لە ساڵی چەنەوە کە حوڵاتی هەیە ڕەنگە لە ساڵێکە دووجار مۆبایل بگۆڕێت باشە ئەم مۆبایلانە چی لێ هاتووە مۆبایلەکانی پێشخۆی چی لێ کردووە چۆن شی بۆتەوە لە ژینگە ئێستا ماڵی هەرێکێکمان بگەڕێی لە چەکمەجەکانمانەدامان ناوە کە مۆبایلە کۆنەکانمان هەمووی داناوە فڕێشی نایین نازانین چۆن فڕێبین و شوێنیشی لێگرتوین ئەمە گرفتێکی گەورەی دروستکردووە چون ڕێنەی باشترە باڵێ بەداخەوە بەڵام ئەبێ لە ڕاستیە چون نابێ خۆ تۆ یەکدانە شاخیش لەمانە لە ماڵەوە دروست بکەی چیان لەیەکەی ئەبێ بە شێوازێکی دروست و زانستیانە ئەمانە چارەسەر بکرێت هەر بۆیە ئەمڕۆ وەکو ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی پاشماوە ئەلکترۆنیەکان دەستنیشان کراوە ئێمەش ئەم ڕۆژەمان بە دەرفەت وەرگرتووە بۆی کە زیاتر گفتگۆ لەسەرم تەورە بکەن و وی کە بەڕاستی بزانین ئەبێت چی بەسەر ئەم پاشماوانەکە هەر باتریانە نمونەیەکیەتی تەلەڤیزیۆن و هەمووەمانە بهێنرێت بە شێوەیەزێکی زانستیانە چۆنەمانە لەناو ببرێت هەر بۆی بە میواندارەتی بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر سالم نیعمەت پسپۆڕی ژینگە زیاتر لەسەر تەوەرەکە قساکەن دکتۆر سالم سڵاو لێ پێمان بڵێ بەڕێزت هەر ئەسڵەن ئەم پاشماوانە بۆ مەترسیدارە بۆ مەترسیدارە بڵێ ڕاستیە پاشماوەکان من جاری ئەمڕۆ چواردەی دە فعلا ڕۆژی جیهانیە بۆ لەنابردنی پاشماوە ئەلکترۆنیەکان کە لە 2010 تقریبا دەستکراوە بۆ چالاکیە لە 2012 تر بەفعلی چوە و بارەوە بۆچی مەترسیدارە ئەم ئامێرانی کە لە بەردەستمانە هەر لە مۆبایل و هەر لەو تەجلی دەست جەنابەتە لەو کۆمپیوتەر و لەم ئەجیزانەی کە هەیە هەمویان لە ڕاستی لە کۆمەڵێک کەرەستەی ئاڵۆز پێکدێن شیکردنەوەیان ئاسانیە یەکەم دووەمیان لە کۆمەڵێک مادام ئەلکترۆنیە لە مەجموعەیەک لە کۆمەڵێک مەواد پێک دێت مەوادی ئەلکترۆنی تیژکاوێژن ئەم تیژکاوێژانە لە ڕاستی خراپی خەتەرەکەی لەوەیە ئەمە زەردەکەی بۆیە جیایان کردوشێتەوە وەکو پاشماوەی پلاسیکەکانیان شتەکانی تر نیە ئەلکترۆنی ناوێکی بەتایبەت بۆ خۆی دانراوە چکە بەڕاستی مەترسیەکەی زۆرترە خەتریاتەکەی زۆر زیاترە وەک لەوەی کە لە پاشماوەکانی ترا هەیە چکە هەندێک هەیە شلە هەندێکی پلاستیکیە هەندێکی موادی ڕقە هەرچێکی زەردی هەیە دوای هەندێک قەنجازی تایە لە ڕاستیە بەڵام خەڵکن پێی نازانێت سوودیشی تیە بۆ نمونە ئەو ئامێرەی ئەمانەی سەهممان لە بەردەستمانەیە کۆمەڵێک کانزای بەهایتایە بە بەهایتایە نرخیتایە تەنانەت ئاڵتونیتایە زیویتایە مسیتایە باشە ئەمانە ئەکرێت کۆ بکرێتەوە شەریکات کۆیەکاتەوە بۆ نمونە ئەمە هەندێک پێڵێن کەرەستە ئەلکترۆن نابینراوەکان هەندێک جار ڤیدیۆیەک ئەبینیت ئەو ڕیمۆتی کۆنتڕۆڵە ئەو لاستیکەیە کە یەکیتەوە موادێکی تایە موادی جیوەی تایە ئەو جیوەیە مادەیەکی گرانە ڕاستە مادەیەکی کەمی تایە بەڵام ئەگەر بیتوێنیتە و دەستەکەوێت ئاڵتونی تایە چکە ئەم موادانە گەینەری زۆر باشن لە ڕووی گەیاندنی کارەباوە گەینەری زۆر باشن مقاومشن بۆ ژەنگ و مەجموعەی کۆمەڵشت بۆیە هەیە بەڵام بە مقدارێکی کەم بۆیە زۆر استفادەی لێ بەڵێ بۆ نمونە یعنی دراسەیەکەیە تا ئێستا تقریبا ئەوەی کە کۆکراوەتەوە طبعا ئەم ئەحسایانە لە وڵاتانە ئەڵێن کە وڵاتی ئەحسایاتیان هەیە دەستیان پێگەت ئەرقامیان پێک نەک لە وڵاتێکی عەشوائیە کە دەست پێ ناگا تقریبا 9 ملیار و نیو کیلۆغرام لە ئەم کیلۆ لە ئەو مادە ئەلکترۆنیانە هەیە کە بە سوودن تقریبا هەر کیلۆیە بە دۆلارێک حسابیان کرد تقریبا 9 ملیار دۆلار خانجازی هەیە لە ڕاستیە بەڵام بۆ بەکار نایێت ئەو ئەکرێت دواتر باسیکەین بۆچی ئەمیش کۆسپێکی باسیکەنی بەس بەرز گایتە ژوورەوە سەرنج چۆ سەر ئەم تەزیلە باش ئەمە هەر بۆ پێشتر یادگاریت هەیە لەگەڵ ئەو تەزیلە کۆنا لە ڕاستیە بۆیە ئەڵێم ئەمە گەنجوین ئەمان بوو
كاتي جنجدي تسجيل من هو حزم عليه ولا راسي طبعا بالمناسبة الراديو شينية الراديوينية بس كاسيتي كي طبعا كاسيتي هي وريكوردري شي هبوا طبعا ريكوردر كاسيتي جي ابو تسجيل شاكا ويابانيشا ناسا موزن باناسونيك شي اگر بيم ما بيد لبير من تشبه بلا باناسونيك باشا اما جهازي زور باشا زور طبعا سيك ورزان يكد لمهمي ام جهازات شي اس كم جهاز وكويه هي جهازي وكونيه بو اما ازاي زور اسر الناس مشكايانا بەڵام هەیە ئیساتەش ئیشەکە دەیتەحەداکەم ئێستا جیازێکی بێتاسە دروستکە بەرگەی 2 ساڵ 3 ساڵ بگرێ ئەمە یەکێک لە هۆکارەکانی خراپبوونی پیسبوونی ژینگەی بەم مادە ئەلکترۆنیانە ئەم کۆمپانیانە استەغلالی ئەوە ئەکەن شتێکت بۆ دروستەکەن زوو خراپە بێ بۆی زوو بیکڕیتەوە بۆی بازاڕی بەردەوامیان هەبێ طبعا ئەو شتێکە دۆ دروست ناکات ئاوا بەرگەی 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ و 25 ساڵ ڕەنگە ئەمە ئەگەر کێشەیەکی بۆ دروست بێت چاکرێتەوە بەڵام ئێستا چاکردنەوە نەماوە دکتۆر شت فڕێ ئەیرێت و درێن خراپە بێ ئەمە خۆی ئەو پلاسیکەی زۆر قایمە ئەجیزەکانی ناوی بەسیتە بەڵام زۆر قایم وەکو سیارەی جاران چۆن سیارەکان کابرێتەر بوویسە هەمووی بەخ و نەوزڵ و ئەو شتانەیە زۆر بە ئاسانی چاکەکرێتەوە کەرەستەیشی هەبوو بەڵام فعلەن ئێستا کەرەستەکەی نییە بەڵام درەنگ خراپە بێ بەڵام فکرەکە لەکوێیە فکرەکە لەوایە شەریکەکان نایەن جیازی گەوات بۆ دروستەکەن تەلەڤیزیۆنێک مۆبایل یەک شتێکی باش بۆ دروست بکەن ئەگەر باشیش بۆ دروستکەن سعرێکی زۆر باشە ئەوە دەکرێت باسی بکەین یەکێک لە ڕێگەکان چارەسەرکردن چۆن ئێمە خۆمان لابدەین لە ئەوەی کە پاشماوەمان هەبێت لە دواترە کاتەیەکە لە کێشەکان هەر ئەوەیە کە ئەم کۆمپانیانە بە سیاست دێن ئەم کەلوپەلانەوە دروستەکەن تۆ ماوەیەکی کەم بەتوانی بەکاری بێنی جا بەڕێزت باسی سوودەکانی ئامانەت کردوتت هەر بەڵاو شەڕێنەوەە ئەگەر بەکاریان بهێنیت ئەتوانێت قازانجیش بگەێنێ بەڵام ئێستا بابینە سەرەوەی کە ئێمە بەداخەوە ئەم کەلوپەلانە دوای ئەوەی بەکارمان هێنا دکتۆر سالم فڕێینە سەتڵی خۆڵەکەەوە بەداخەوە زۆر بەبە بەڕاستی ئەمە کاتێکە تێکەڵ بە پاشماوەکانی ڕۆژانەی هاوڵاتیان ئەبێت دوای لە شوێنەکە هەروە فڕێ ئەدرێتیان هەنێک جار بەداخەوە ئەسووتێنرێت چی بەسەر ژینگەیە ئەهێنێ زۆر خراپە تۆ ئەم مۆبایلە وەکو کاغەزێک نی هەڵۆشێتەوە تەنانەت وەکو لایلۆنێکیش نییە کە ئێمەڵین پلاستیک یەکێک لە هەر مەترسیە گەورەکان ئەڵێن هەزاران ساڵی وێت بۆی لە ناو خاکە لەناو بچێت ئەمە مەترسەکەی زۆر لەوە خراپترە بۆ چکە هەندێک موادی تایە بۆن من ئەو باتری ئەو پیلانی کە جەنابەت گرتە دەچەوە باتری وشکە چکە باتری تەڕشمانی وشکیشمانی ئەم باتری وشکانە ئەو مواد قڕخۆشمەی تایە مادێکی زۆر ژەهراویە بە تەنها بەکارهێنانیشی زۆر جار بەسەر دەستی پێ و بدەی ئەگەر زۆر یان بخیتە دەمەوە زۆر جار خەڵک نازانێت فحسێکە ئاڵێ بزانم ئینی تایە کاتە سەر زمانی بزان ئیشەکەیانە فعلەن وایە ئەگەر هێزی هەبێت مزرایەکی تایە ئەوە بەهۆی ئەوەی کە ئەو ئەلکترۆنای لەسەر تاعاان موجب و سالبمانەیە ئەو شەحنە دروستەکەات بەڵام زۆر خراپە ئەوە مادەیەکی خۆرخۆشمە لە زۆربەی ماڵەکانە هەیە طبعاً سیرکە یەکێکی تریش لە مشکلەکانمان هەل لەسەر خاڵی ئەو پیلە جەنابەت ئاماژەت پێت لە کاتی پێشکەشکردنەکە وتت ئەمە دوای سێمانگی چوارمە ڕاستەکەی باتی ئەکری سەلەوە چ بە دوای دوومان سێمان خراپ بێ زۆر خەتەرە یعنی بۆ معقولە بەڵام سعرەکەی بەچەند بە 150 دینارە خۆی ئیستیغلالی ئەوەیان کردووە مەسەلەن لە جاتێوی باتریەکت باتێ بە 5000 دینار بەڵام 4 ساڵ 5 ساڵ بڕوە کە هەیە بۆ نمونە باتریەکت داتی بە 250 دینار تۆ لەو 5 ساڵات 100 و 200 باتری بەکارێنی قانجازی ئەو لەوایە زۆرە کەواتە پێڵێن عمری ئیفترازی عمری ئیفترازی تەمەنی ئیفترازی ئەو باتری زۆر کورتە زوو لە ناوەچێت ئەو مەبەستێتی فرۆشی هەبێت مەبەستی ئەوە نییە چ ژینگەی پیسەکەیانە ئەوە خراپە ئەڕاتە ناو ژینگە و ڕاتە ناو خاک و ڕاتە ناو ئاوەوە تەسیراتی زۆر ئەبێت بۆ ڕوەک تەسیرێ بێت تەنانەت دراسە کراوە هەندێک توخمە خوراکی هەیە لەو مادانە کە هەڵەوەشێنەوە ئەڕاتە ناو ڕۆکەوە ڕۆک دواتر هەڵی ئەڕات ناو خاک و ڕۆک دواتر هەڵمژێت تەنانەت لە ناو ڕۆکەکە شامێنێتەوە تەنانەت ئەشیخوا ئەوە چکە پێڵێن عناصری خاملە نائەکتیڤە ئەمێنێتەوە بەڕام دەت لەشی ئینسانەوە تیشاوێژە بێتەوە زۆربەی نەخۆشەکان ئەبینی ساتە ئێمە لەو شوێنانەی کە شەڕی تایە لەو شوێنانەی کە مەسەڵەن کیمیاوی تایە بووە بۆ نمونە شەڕی گەورەی تیا بۆ نمونە ئەجزەی با بڵێن محرومە بەکارهێناوەی کە ڕێگە پێ نەدراوە بەکار هاتووە سیرەکەی زۆربەی لەبارچوون و نەخۆشی سەرەطان و نەخۆشی تەشەوهات دروستە بۆ لەبەرەوەی لە ڕاستی یەکێک لە کێشەکان ئەوەیە کە لە ناو خاکە ڕۆکەکە هەڵێمژێت دواتر ئەو ڕووەکە ئەڕات ناو بەرەکەی و لە بەرەکەشی تیشکاوێژی نەکات چکە لە بیرمانە چ هەن عناصری وەکو کاربۆن وەکو یۆرانیوم ئەوانە هەل لە مادانە هەن ئەمە تایەتی تیتانیۆمی تایە کادمیۆمی تایە بۆ نمونە
زنکی تایە ئەمانە هەمووی کە زۆر خراپن قزڵیری تایە مادەی تەنەکەوانە هەمووی ئەبێتە دواتر بۆ ژینگەکەی خۆمان وەکو خاک و ئاو و هەروە بۆ خۆشمان یەکێک لە مشکلەکان ئاگرکردنەوەیان یەکێک لە ڕێگەکان کردنەوەی ئەیان سوتێنن بەڵام بە شێوازێکی علمی لە ڕاستیە ئەو غازی کلیوی دەرەچێت ئەو دووکەڵی کلیوی دەرەچێت ئەو دووکەڵە بەکارێنەوە خستێکەکەنەوە بە شێوازی تر لایێدن هەر ئەوە نییە بیسووتێنەوە بڕۆتە هەواکە چکە تەسیری بۆ سەر ژینگە و بۆ سەراوەوە زۆر زیاترە بێ ئەگەر بە هەڕەمەکی بسووتێت دەستخۆش دکتۆر لە 50 ملیۆن تۆن خاشاکی ساڵانە لە تەواوی جیهانە لە توێژینەوەی کا باز لەوە کراوە کە لە سەدا 20 ئەم خاشاکە 50 ملیۆن تۆن ئەمر ئەلکترۆنیەکانە باشە کەواتە 10 ملیۆن تۆنەکات بەڵام هەر لە توێژینەوەکەیە پسپۆران ئاماژیان بۆ کردووە کە زیانی ئەم 10 ملیۆن تۆنە ئەوەی 40 ملیۆن تۆنەکەی ترە چی بکەین بۆی کە ڕزگارمان بێت لەم 10 ملیۆن تۆنەی خاشاکی پاشماوە ئەلکترۆنیەکان ئێستا دینە سەرەوە بەڵام هەر بۆ حسایی بەڕێزت حالیان لە 2023 تقریبا نزیکەی 65 ملیۆن تەن پاشماوی بەس ئەلکترۆنی وەکراوەتەوە من بەڕێژەی وتم ئەگەر بوو 50 ملیۆن تۆن بێت 10 ملیۆن تۆنی پاشماوە ئەلکترۆنیەکانە لە 2010 چەند بووە لە 2010 تقریبا نزیکەی 30 ملیۆن تەن بووە حسابیان کردووە بە ساڵانە هەموو ساڵێک نزیکەی 2.8 تقریبا تا 3 ملیۆن تەن ساڵانە زیاتەکە یعنی لە 2023 بێت نزیکەی 85 ملیۆن تەن لەو ڕێژەیە جەنابەت باست کرد ئەمەی باسی ئەلکترۆنیەکانمان باس کرد لەو ڕێژەیە نسبەیەکی زۆری ڕاستە پاشماوەیەکی پلاستیکە پاشماوەی ئاسنە پاشماوەی موادی ترە بەڵام پاشماوەی تریشی تێ مادە ژەهراویەکانە لە ڕاستیە وەکو پڕقۆشم و وەکو جیوە و ئەوانە کە هەمویان موادی زەهراوی وەکو زنک و ئەمانە بەکارهێنانی ئەمانە لە ڕاستیە ئەمە لەسەر ئاسی حکومەت بێبیری لێ بگرێتەوە لەناو ڕیسایکلینی ئەمە زۆر جیاوازە لە ڕیسایکلینی ئەوەی کە موادی پلاسیکەوانەوەی کێتە سەلە و ئەیکێتە سنوقی تەماتەوەی کێتە عەلاگە و ئەیکێتە نازم مەجموعێشتی پێ دروستەکە نەخێر ئەمە ڕیسایکلینی تایبەتی خۆی هەیە بۆی لە ڕاستیە زۆر وڵاتیش دەستی بۆ نابات چونکە مکلفە زۆر کۆستی زۆرە یعنی ئامێری تایبەت هەوێت وەکو ئاماژم پێدا هەندێک ئامێر هەیە تۆ بە چاو نابینی بەڵام زۆر بە قیمەتیشە باشە نابێت جاکردنەوەی ئەوانە پێویستی بە ڕۆبۆتاتی تایبەت هەیە پێویستی بە کەرەستەی تایبەت هەیە پێویستی بە سەرمایەکی زۆر هەیە بۆی لە ڕاستیە زۆر وڵات گوێی نادەنێ ئەیکە ناو خۆڵ و خاشاکە بەکارهێنانی بە شێوازێکی عەشوایی زۆر کلاسیکی لە ناوێدن ئەیکە ناو خۆڵەوە یانەکە ناو زێرابەوانەوە کە زەرەدیکی لە ڕاستی باش چی بکەین کەواتە دکتۆر ببورە سەحەر ئەم مۆنیتۆرە لە ماڵەکەی منە شوێنی لێگرتوم و هیچ سوودێکی لێ نابینم چی بکەم بۆ ئەوەی کە هەم زیانی بۆ ژینگە نەبێت هەم شوێنیش لە من نەگرێت زۆر جار ئێمە یەکێک لە مشکلەکانمان ئێمە خۆڵ و خاشاک ێستا لە ماڵەوە نییە ئەلکترۆنەکان بەڕاستی کەوتێت ناو ماڵەوە لە دەرەوە نیە لە ماڵەوەیە کارستەمان زۆر ئەلکترۆنیەمان زۆرە ماوەتە مۆبایلە بەکاریشی ناهێن ئەڵێ بەکارێنم بڕاو و بکاری نایێنی دکتۆر سالم ئێستا بەڕاستی کارنێ کەسەی لە دڵسۆزی شافڕێ نایە ئەڵێ فڕێ ئەم خۆ لە ئێمە هەمووی تێکەڵ بەیەکەکرێت لە یا فڕێ درێتیان ئەسووتێن بەڵام ئەم دڵسۆزی دواتە بەڕاستی زەرەر نەک زەرەدەیە ئەستن خۆی لە ماڵەوە مشکلیە بۆ تۆ دروستەکە زەرت بۆ تۆ دروستەکە تۆ ئامێرێدانی خۆ بەگاڵتە ناڵێن ئەڵێ ئامێر ئەلکترۆنیکە بە ئەوەنە لێتەوە دوور بێت چکە تیشکە هاوێژێت تۆ زانی ئەگەر تەلەفۆنی لە بینی دوو کەسە بکرێت لە دقەیەکە نزیکەی 50 بۆش لە یەک دقە قسەکردن لە بینیانە نزیکەی 50 بۆ 6 گرام دۆمۆکسیدی کاربۆن نەکاتە ئاسمانەوە ئەزانین تۆ تەلەفۆن زیاتر قسەی بکەی موبایلەکەت گەرمە بێت یاری قورسی بەکاربێنە گەرمە بێت باشە زۆر بەکاری بێنە گەرمە بێت ئەو گەرمبوونە هەمووی بێتەوەی دروستبوونی احتیباسی حرارەی دواتر دروستبوونی دۆمۆکسیدی کاربۆن قەتزبوونی گەرمی دروستەکات ئەوە خۆ لە ماڵەکەش هەمان ئیشەکات ئەو باتریەی جەنابەت ئەو جیازە داتناوە هەر ئیشەکە لەوێ داتناوە ئیشەکە تۆ جیازەکە داتناوەڵێ بەکاری نانم قفڵم کردو نە ئیشی خۆیەکە چکە ئەوە ئەجێزەی بلوتوسی و ئەجێزەی ژێرسوورەکانی تایە تیشکە ژێرسوورەکانی تایە سەر و بنۆشەکانی تایە ئەمانە هەمووی خۆی لە خۆیە تیش هاوێژن یعنی ئەگەر ئیشیش نەکە خەتەری تایە با لە ڕاستیە ئەم خەمە زۆر گەورەیە ئەمە ئەبێ کۆمپانیایەک شەریکێکی تایبەت هەبێ بۆ کۆکردنەوەی ئەو کەرەستانە بۆی لە ڕاستیە لە ناچاریە خەڵکی کات ناو ئەوش حل نییە بەڕاستی لە ماڵەوە داینی ڕاستەکەی لە ماڵەوە دانی بووی ژینگەی دەرەوە پیسناکە بەڵام تۆ ژینگەی ماڵەکەت ژەهراوی بووە بەڵام دکتۆر ئێستا تووشی گرفتێکی زۆر گەورەتر بووین تووشی دەردێکی کوشندە بووین کە ئەمەیان لە ماڵەوە دانانرێت جگەری ئەلکترۆنی کە ڕۆژانە بەکارهێنرێت و فڕێگیرێت ئەزانی ئەحساییکەیە ساڵانە تقریبا 844 ملیۆن جیهازی ڤایپی پێڵێن جگەری ئەلکترۆنی بەڵێ ئەوە بەکاری ئێنن لە ڕاستیە زۆر خەتەرە چکە فڕێدات لە هەموو شوێنێکیش فڕێدات کێشەی نیە تر تەنکی خۆڵ بێ دەرەوە بێ ئەوە بێت
زۆر خەتەر یەکێک لە کەرەستەکان یەکێک لە جیازە کوشندەکان ئەو ڤایپ ئەلکترۆنیە بەڕاستی زۆر کارەساتە ئێستا بەداخەوە زۆربەی خەڵکەڵە من جگەرە ناکەون بەڵام ئەمە تەسیراتی زەوە زیاترە ڕەنگە ئەوە تەسیری هەبێت لەسەر سەحەتی خۆت تەنها تا ڕادێک جگەرەکە باشە لەگەڵ دەوروبەر تا ڕادەیەک بەڵام ئەمە دواتر ژینگە تەسی لەسەر ژینگەیە لەسەر تۆ ئەو فلتەرێک جگەرێک کە ئەمایەوە ئەتخسە ناو خۆڵک و هەر شی ئەبوویەوە هەر فترێک بەس ئەو ئەلکترۆنیە چەندی نێوێت بۆیشی ببێتەوە هەر شیش نابێتەوە فعلا زۆر قورسەشی بوونەوەی باشە دکتۆر سالم کاتە لە لای خۆمان ئەبێت چی بکرێت ئەوەی کە بە ڕێزت ئەیبینی بڵێ چەند هەنگاوێکی لە ڕاستیە بیکەین یەکێک لەوانە ئەگەر شوێنی پاشماوە ناوبردنمان هەبێ باشتر بۆمانە کە بەداخەوەی سەنیمانە ئەسڵن ئەمانی تریش بەغەڵەت ئەکرێت ینی ئەبینی زۆر ئەسووتێنرێت ئەو سووتانش حەل نییە باشە ئەبێت ڕیسایکلین بکرێتەوە بەڵام ڕیسایکلینی ئەمە وەکو ئەوانی ماڵەوە ئاسانی ئەمە دوو سێهەم خاڵ ئەوەیە زۆر گرنگە تۆ جیازێک بکڕی جیازێکی کوالیتی بەرز بێ سە باسی ئەو تەسجیلەمان کرد وتمان ئەو تەسجیلە کۆنە بەڵام درەنگ خراپە بێت درەنگ لە ناو ئەچێت باشە کەواتە چەندێک کوالەتیگەی باشتر بێت چەندێک کوالەتیگەی بەرزتر بێت ئەوەنە باشترە لە ناو ئاسانتر خراپ نابێت زووتر خراپ نێ بۆیە تۆ ناچار نیت بۆ نمونە ئێستا بڵێن ئایفۆن بڵێن بۆ نمونە شتێکم خوێندووە لەسەر ئایفۆن معقدە حال ناحەقیان نییە گرانە لە سا 85 کەرەستەکانی زۆر قرس دروستەکرێن بەڕاستی بێت هۆی دروستکردنی دووەمەکسیدی کاربۆنیش بەڵام لەگەڵ ئەوەشە جیازێکی باشە دەجیازیشی ئەکڕیت بۆ نمونە جیازێکڕی دعای بۆ ئەکەن ئەڵێن لە بەرزی 2 مەتر نازانم لە بەرزی 3 مەترەیە بە عەرزە ناشیە ڕاستەکان ناشیە بەڵام کوالەتیگەی خراپە شکانەکەی تحمل ئەکات تحملی شکان ئەکا بەڵام باتریگەی خراپە زوو خراپی بێت زوو ئاوسێت زوو جیازگەی تێکەچێ مەجبوریت یعنی ئەمە فێڵێکە قایمی ئەکات جیازگە قایمە تون و تۆڵە بەڵام مواد ئەلکترۆنەکەی ناوی خراپە زوو خراپی بێ ئەمە واد لێکە زوو بیکڕی بۆی لە ڕاستیە بێکێکتر لە خاڵەکان ئەوەیە کە تۆ ئامێنێک بکریت کە کوالەتی بەرز بێ سیانی بەرز بێ ڕەنگە پارەکەی زیاتر بکات تۆ زێ پارەکەی زیاتر بێت بەڵام دواتر تۆ درەنگتر فڕێدەی درەنگتر خراپە بێ و کاریگەریشی عادەتەن ئەو جیازانە با بڵێن لە ڕووی ژینگەوە پاراستنیشی زۆرتر بۆکن یعنی ئەبینیت هەندێک جیازی عادیە باتریگەی ئاوسێت باتی ئاوسێن زۆر خەتەر یعنی ئەوە نزیکنەوەی کە لەوەی بتەقێتەوە باشە بەڵام جیازێکی ترسێکی 10 ساڵی شلاتە زۆر قایم و کێشەشینی ئەوە بەڵام وەختی لە یەکە دیت و سعرەکەی ئەم زیاتر ئەمە یەک ئاخر خاڵیشمان ئەوەیە لەم چۆن بەرگیری لێ بکەین شتێکی پێڵێن سیانەکردنی یعنی چاکردنەوە و چاکسازیکردن لە ئامریکانمان لە ڕاستیە تۆ بەداخەوە ئێستا ئەوە نەماوە جەنابەت فعلەن ئامۆژت پێداوتت ئەیخێتە لای کەسێک بۆ نمونە تۆ ڕۆی مەکینەیەکی سەرچاکردن ئەکڕیت باشە مەکینەی سەرچاکردنی سە هەیە سینی هەیە بە 10,000 دینارە باشە کە تۆ خراپی بێ کابرای لێ وەسای 6-7,000 لێ وەرگێ اینجا وڵی وڵا خۆ من تازەکە بکڕم باشترە باشە یعنی ئەو شەریکە غەشیم نییە ئەو شەریکە وا دروستی کردووە فعلەن بۆ ماوەیەکی کەم بەردەوام ببێت دواتر بۆ ماوەیەکی کەم بەردەوام ببێت دواتر جیازێکی تر بەکاربێن تۆ لە جیاتیە بۆیە سیانەکردنەکەی زۆر گرنگە خۆت ئاگات لێبێ یعنی ئاگات لێبێ پاک و پەچ ڕایگیریت ئەم مۆبایلە لە ڕاستی هەیە 24 ساعتی خاتە کارەباوە دواتر گەرمە بێمە قیمەی عمری افتراضی ئەو باتریە کەمەکاتەوە بۆ پاک ڕاگرتنی خزمەتکردنی هەر ئامێرێک بێت ئامریکانی ماڵەوە مجاففە لە ماڵەوە بەکارێت بە 4 ساعت تۆ بەکاری بێنێت طبعا ئەسووتێت بۆ نمونە گسکی کارەبای ئەمانە ئۆڤن ئەوە لە ماڵەوە بەکارێت هەمویان ئەمانە تۆ بە 4 ساعت بە بەرداوی بەکاری بێنی ئەگەر سیانی نەکەی ئیسراحەتی نێدێتی پاکی نەکەیتەوە طبعا خراپە بێ بۆ یەکێک لە هۆکارە ئەساسیەکان لە ڕاستیە ئەبێ نابێ ئەمە چاوەڕێ ئەوە بکەین بڵین هەر پاشماوە و چۆن پاشماوەکان بەکاری بێن با وقایە بکەین با نێڵین پاشماوە دروست ببێت ئەسڵەن ئەوە گرنگترین چکە لە وڵاتێکین لە ڕاستیە گوێ بۆ شتان نادرێت بۆیە باشترین شتەوەیە کە خۆمان محاولەکەین پاشماوەی کەمترین پاشماوەمان هەبێت باش جا ئێستا هەندێک هەوڵ هەیە هەوڵی ژینگە دۆستانە بۆ ئەوەی کە ئەم کێشە ژینگەیانەی دروست بووە
چارەسەری بکەن بەڵام وا دیارە ئەم هەوڵانش خۆیان لە کۆتای هەر زیان نەگەێنەوە بەژینگە بۆ نە پەنەڵە هەتاویەکان هەیە بنە ئۆتۆمبیلی کارەبایی هەیە ئەم ئۆتۆمبیلی کارەبایی خۆی یەک دنیا کێشەی لەسەر هەیە ئەڵێنم باتریانەی کە لەم ئۆتۆمبیلانەیە بەکار ئەهێنرێ دواتر لە ناوبردنیان یەک دنیا گرفت بۆ خودی ژینگە دروستەکە بەتری لیسیۆمیەکان نەمارە ئەمانە بەڕاستی مامۆستاد دکتۆر تا چەند وای کردووە کە نەک تەنیا کێشەکە چارەسەر نەکە ئەمانەی تر بخاتە سەر کێشەکە بڵێ فعلا یەکێک لە گەورەترین کێشەکان ئەوەیە چۆن لە ناوی ببیت یعنی وی جەنابەت ئاماژ پێدا یەکێک لە سارێ مناڵانە و ئەم درۆن و مجموعەیەک ئەم ڤایپ و مجموعەی ئەجیزەی کەرەستەی هەیە ئەسڵەن هەیە وردە لە ناوبردنی زەحمەتە کێشەکە لەوە نییە دروستکردنەکەی کێشە لەوەیە چۆن لە ناوی ببیت دواتر ئەو باتری نیکڵی کە هەیە نیکڵ خۆی یەکێک لە مادە ژاراوەکانە باشە بۆ نمونە ئێستا ئەم تاقە شەمسیانەی کە لە ماڵانە دروستەکرێت نزیکی ساڵانە 600,000 طن بە خەسارە ئەچێت هەمووی بێتە بیزبوونی ژینگەیش دروستەکات طبعا ئەلکترۆنیکی زۆر معقدیژێ هەمووی خەریتەیە ئەو خەریتانش هەمووی لە موادی گورد و لە مادی لە جیوە و لە ئەو موادانە کە بەکە زنک ئەوانە کە بەکاردێن ژەهراوین کێشەکە لەوایە فعلا تو ئەم سیارەی بۆ مناڵەت ئەیکڕی دوای ماوەی ئەشکێت و فڕێدەی بە پاتریەوە بە پلاستیکەوە بەدار و بەردێ فڕێدەیتەوە باشە فڕێدەیتەوە تو بیر لەوەکەیتەوە ئەم کەرەستە چی لێتەوە دواتر چی لێتێت بۆیە لە ڕاستیە بە قناعەتی من ئەرکی حکوومەتە ئەوەیە شوێنێکی تایبەتی هەبێت کە هیچ نەبێ بەڕێی من باتری خراپترین شتە باتریەکەی لە هەموو شتێک خراپترە چونکە مادیکی زۆر ژەهراویە پڕخۆشمی شێکێک لەو ژەهرانەیە کە ئەگەر ئینسان بیخوات وەکو هیچ مادێکی تر نییە پێڵێن توخمە خۆراکیە یان کانزا قورسەکان لە مەعدی ئینسان ئەمێنێتەوە یعنی بڕات ناو گورچیلەیەش وەکو چیمەنتۆ لە گورچیلە ئەمێنێتەوە بۆیە ژەهراوی بۆیە ئەبینی نسبەی سەرەتانات لەو کەسانە زۆرترن کە ینی بەرکەوتیان هەبێت وەکوانی لە بەنزیخانە و لەوانی لە مادەنی شەکەن چکە نسبێت خۆشمی زۆرە باش دکتۆر سارم ئێستا کەواتە لاانێ کەسێک خەمخۆری ژینگە بێ بڵێ من پەنەڵی هەتایی بەکارهێن بۆی کە کارەباکە خۆم دابینی بکەم ئەمەنە سوتەمەنیەکان وەکو نەوتۆمانە بەکار نەهێنرێت یاخود بۆ نمونە ئەڵێ من ئۆتۆمبیلی کارەبایی بەکارەهێنم بۆی کە ئەمە نەغاز نەدرێتەوە ئەم ڕێگە ژینگە دۆستانە بگیرێتە بەر یان هەر بە شێوازە دەڕیتەکە ئەمە لە ڕاستی پێڵێن هاوڕی ژینگە ئەمە جەنابەت پێت باس کرد گوتت وەکو ئەمێری ئێستا سیاری ئلکترۆنی سیاری کارباییە بۆ نمونە هایبریدی پێڵێن ئەوەی کە ئێستاتە لە بازارە هەیە بەکاردێت بەڵێ ڕاستەکەی ڕەنگە بەکارهێنانی بنزینەکەی کەم بێت بەڵام کێشەیەکی ترت بۆ دروستە بێ ئەو باتری ئەوە باتریکی زۆر زەخمە یعنی باتریکەی گەورەیە ڕەنگە حجمی زۆری لە شێری سیارەکە داگیرەکات و پێویستی بە شەحنی بەردەوام هەیە دوای فترەیەک عمری افترازی هەیە دیسان دینە سەر ئەم قسەیە هەموو شتانە باس کراوە فعلەن نرخەکەشی ئاسانیە گرانە بۆ کراوە کە هاوڕێی ژینگە من بەڵام زۆر گرنگە ئەلێرە تۆ چش سیارەیەکە کڕی تۆ زانی سیارە هەیە ساتە ئێکرن زۆر جوانە کەشخەیە ئەوە ئەبینی زۆر جوانە بۆ نەڵێ ناوی با بڵێن سینی کە ئەڵێن سینی با بڵێن بەڵام سینی هەیە زۆر باشیشە بەڵام سین ئەو شتە بۆ دروستەکە بەپی پارێکی خۆت بۆ دروستەکە باشە بەپی ئەو پارێک کە بۆ دروستکە پارێکی کەمی پێودی ئەو چارێکی کاربایت بۆ دروستەکە دوای 2 ساڵ پاتێکی ئەکەوێت ساڵێک 6 مانگی تر شەحنەکەی وردە لە ناوچێت تۆ مەجبوری باتری تر بخیتە سەری دواتر ئەزانی و باتری چەند زۆر گرانە یعنی ئەگەر سیارەکە بکڕی ڕەنگە لەوە باشتر بە باتری بخیتە سەری باشە ئەی باترێکی خۆت چیلیەکەی دواتر لە وڵاتی وەکو ئێمە وەکو عێراقا لە وڵاتێکە چی لەو باتریەکە ئێمە ناتوانین باترێکی ئەو بچکەی دەستە لە ناو بدەین ئەو باتری گەورەیە چۆن لە ناو بدەیت بیخیتە چیەوە تەنانەت باز لەوە کراوە کە بوونی یەک باتری بچووکی لەم جۆرە باشە پاتری قەڵەمی پێوترێ وایە باشە یەک دانە لەوە مەساحەیەک لە زەوی پیسەکات کە بەم چەند مەترێک بە چواردەوری خۆیە بەروبوومی ئەو خاکە بە کەڵکی خواردن نایەت جا ئەو باتری چی لێتەوە ئەوە زۆر بەقووەترە ئەوە نەکجگەلەوە ئەمە لەواچە بەس پڕخۆشمی تێ ئەوە هەندێک مەسادری تەبوزەی تریتیا بەکارێنن کە بە ئاسانی با بڵێن وزەکەی دانەبەزێت تاقەکەی دانەبەزێت ئەوە مشکلەیە یعنی هەندێک باتری هەیە یۆرانی وشی تیا بەکاردێت یۆرانی وکە لە عنسرانیە کە تیشهاویژە ئەوەی بەکارێنن زۆر جار بەکارێن ئەوانەی کە نەخۆشی خودەوانیان هەیە بەکارێنن ئەگەر گریۆشتیان هەبێت بەکارێن بۆ کوشتنی لە ڕاستێ بۆ لە ناوردنی بۆی لە ڕاستێ چ لە خاکە بێت چ لە ئاوا بێت چ لە ژینگەی هەوایە بێت چ لە ماڵەکەی ئەمانە بێت کە ئەمە هەر چواری ژینگەی ئێمن کە تای ئەژین لە ڕاستێ مەترسیی زۆر گەورەی هەیە و بەداخەوە ئایندەیەکی یعنی با بڵێن
ڕۆشنایەکیش نییە بۆ ئەوەی کە لە داهاتوە چی لێ دێت ئەم کەرستانی کە دروستەکری ئەخرێتە بازارەوە بەڵام لای ئێمە زیاتری سەر لە ئەوروپا هەیە تقریبا ماڵی نەسا 46 بۆ 46 لە سەڵی ئەم شتانیان علاج کردو بەس لای ئێمە هیچ علاج ناکرێت حاڵخوا خاڵ خۆشاکەکانی تر ئەخرێتە ناو خۆڵ و ئەکرێتە ناو ئەمڕۆ دکتۆر کار ڕۆژە جیهانەکەیەتی 20 وڵاتی گەورە بەشدارن لەوەی کە ڕوبەڕووی ئەم مەترسیە ببنەوە باشە ئێمە حکوومەتەکەمان هیچ کاری کردو وڵی نازام هەر ئەمە من دەستخۆشی لێ ئەوە کەم کە تەنها لە ڕێگەی ئەم بەرنامانەوە هەیە ئەگینا خۆی لە ڕاستی کۆنفرانسی نێودوڵەتی کری لە ڕاستیە سەرکردەکانی جیهان بەشدارە بنتیایە و دواتر سکرد سەرکردە جیهانیانە ئەو شتانە کە لە کۆنفرانساکانە وەرەگرێت دواتر ئەیکەن بە بەیان نەموو ئەیکەن بە نووسرا و بە وڵاتەکانی خۆیان پابند بنتیایە لوژانی زانستی بە پاڵابەرز و زانکۆکان و لەسەر ئاسی توێژینەوەی خەڵکی توێژەر و خەڵکی پسپۆرتایە بەشدارە بێت لە ڕاستیە بۆ ئەوەی چی بکەین و چی نەکەین یعنی بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەی ئێمە تەنها بیرەکەین و ئەم ژینگەی ئێمە ئەو مۆبایلی بەکاری ئێنی جەناب یەکێکتان ئاماژەدان پێوەداوتت هەموو ساڵە جار وایە مۆبایلێک دوان ئەگۆڕێت بۆ نمونە هەر بۆ خۆشی ئایفۆن 15 ئێکا بۆ ئایفۆن 16 هیچ بەڕای من یعنی تۆ مۆبایلێکە کەرەستەیەکە یعنی ئەوەی من بۆ نمونە سیانزەیە یعنی هەتا بیسیش بڕات ئەگەر ئیشی خۆی بکات چ مشکلەیەکم هەیە یعنی تەلەفۆنی پێەکەی سوۆشال میدیا هەموو ئیشێکی پێەکەی ئەو ئەنتەرنێت هەموو شتێکی پێەکەی یعنی چ کێشەیەکت هەیە ئەگەر بەکاری بێن چکە من کێشەکە لەوە نیە بەس پارەکەی سەرفەکەی کێشەکە لەوێ دواتر ئەو ئامرم کوڕەکەشی پێڕازی نابێت دکتۆر ئەوش بەکارانە و ناوەندە پەروەردەیەکان چییە؟ گیان ئەرکی قوتابخان و ناوەندە پەروەردەیەکان چییە؟ طبعا یەکێک لە ئەرکەکانی ئەوەیە لە ڕاستیە من چەندین جاهاتون بۆ ئەم کەناڵە بەڕێزەی جەنابتان هاتووم لێرە لە کورساتی ئازیزە باسم کردووتمە پێویستە دەرسێکە بێت دەرسی ژینگە و ئەخلاقیاتی ژینگە و پاراستنی ژینگە و چۆنێتی تەعاملکردن لەگەڵ ژینگەی لە ناو قوتابخانەکانە هەبێ بەڵام لە ڕاستیان نەکرێت بەڵام ئەکرێت مامۆستا لە بابەتێک لە بابەتەکانە بەداخەوە یعنی ئەکرێت پشتگوێ خراوە بەداخەوە بەڵام ئەکرێت باس بکرێت و ئەکرێت وەزارەتی تەربیە بڕوێراتی تەربیە مەسەر ماوەی جاری نامیلکیە کتابێ نووسراوێ سیمینارێ پێنجشەمان لەگەڵ ئاڵا بەرزکردنەوەی پیرۆزی کوردستانە ئەکرێت باسی ئەو لایەنە مەترسی دارانە بکەن لە ڕاستیە تەنها ئەومان هەیە هەرچەند لە ناوبردننی ئەم پاشمانە دکتۆر لە زۆرێکی زۆری وڵاتان کێشێت دروستکرا هەندێک لە وڵاتانی شەیە بۆ نمونە پاشماکانی خۆیانە نێرن بە وڵاتە فەقیرەکان بۆی کە هەر نەبێت لەبێ بیکەن بەژێر خاکەوە یانەسە بەڵاکی بەسەرا بڵن نەڵێ بەڵاکە لە خۆمان دوورەکەنەوە ئەینێرین بۆ ئەوان ئەم ڕێگەیش هەیە بەداخەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەنەی کە لای خۆمان هەنگاوێکی ئەو تۆ نابینرێت بۆ چارەسەرکردنی ئەم پاشماوانە منێکی هاوڵاتی ئەمانە باتری لە ماڵەکەما هەیە تەلەڤیزیۆنم هەیە بەکارینای مۆبایلی کۆنم هەیە هەموو ئەمانە من بەدەر لەوەی کە بە قسەکەی جەنابەت کەلوپەلێک بکڕم بەکاری بهێنم کە کواڵیتی باش بێت نەک هەرزان بیکڕمە بۆ فترێکی کەم بەڵام لە کۆتاییان مەشە لە کەڵ ئەکەوێت یعنی ئەبێ بە شێوەیەک لە ناوی بەر چ بکەم؟ باشتر وایە وەکو هاوڵاتێک جەنابەت لە ماڵەوە ئەو کەرسانەی پێێتە هەمووی کۆ بکەیتەوە لە شوێنێکی محکەمە دابنرێت بەڵام لە شوێنێکە دووری مەسەن ئەگەر ژوورێکتان هەبێ ژوورێکی سەرەوە یان ژێرزەمینێکتان هەبێ ژوورێکی بێ بە ئاسانی دەست پێ نەگە بمێنێتەوە بەڕاستی ئەوە لایەک لە لایەکی چارەسەرە بەڕاستی بەڵام کێشە بۆ ناوەسێت تۆ ئەوە داتنا بۆ ماوەیەکی فترێکی زۆر لە ماڵەکەی خۆتە لە جیاتەوەی لە چەکمەچەکەیە لەوێ داتناوە من بەڕێی منەوە هەنگاوێکی چاکە چکە لێتەوە نزیکنیان لانی کەم لێتەوە نزیکنیە بەرکەوتە بەردەوامت لەگەڵیانە لە ڕاستیە باشە بەڵام چی بکەین لە ڕاستیە وەکو باسمان کرد ئەبێت شوێنی تایبەت هەبێ بۆ لە ناوبردنی ئەمانە یعنی خۆشبەختانەی هەمانەی سەرستێمانی شوێنی لابردین خۆڵ خۆشاکمان هەیە بەڵام بەو شێوازنی ئەوەی ئەدەیتی ڕەنگە هەڵی وەشێنێتەوە هەڵی وەشێنێت ئەگەر بەتایبەتی ئەگەر ئەمریکی گەورە بۆکە و جیازی کۆمپیوتەریان ئەمریکی گەورەتر بێت کە هەرچەند ئەلکترۆنیە بەڵام دواتر کەرەسەوردەکانی وردەکرێن هەمووی تێکەڵەکرێت خۆ ئەگەر فکرەیەک هەبێ وەکو باسمان کرد ئەو پاشماوە گرانبەهانەی وەکو باسمان کرد ئاڵتونی تایە مەجموعی کۆمەڵی تشتی تایە کۆیکەنەوە هەر بۆ خۆشیان سوودی هەیە بەڵام ئایا سیاسەتی وڵاتەکە خۆی پاشاگاردیانی کە لە وڵاتە هەبێ ڕێگە بەوە ئەدات یان ڕێگە بەوە ئەدات کە تۆ هەربێنی من لەم بەنامی لی تەلەڤیزیۆنی جەنابتانە باسم جارێکی تریان باسی سیارەمان کرد وتمان سیارە ساڵانە مقداری دانراو بۆ هەموو وڵاتی لە مەسەن لە سا 5 بێتە ناو وڵاتەوە لای ئێمە لەوە لە سا 20 زیاتر ساڵانە بێت ئێوە هەموو سیارە ڕێ نابێت دواتر یعنی بە کارەبایش بێت دواتر کێشمان بۆ دروستە بێت بەداخەوە ئەوەنەی کە بەڕێزت لە سەرچاوەکان بەرچاوت کەوتلانێ ئەمە سەرمایە گوزارمان هەبێت خاوەن سەرمایەمان هەبێت حەزکات لە پرۆژەی وایە بەشدار بێت هەم قازانجێک بۆ خۆی هەم سوودێک بۆ ژینگەی کوردستانە
ئەمەنەی کە بەڕێزت بەرگوێت کەوت بێت و سەرچاوەکان بەرچاوت کەوت بێت پرۆژەیەکی وا لێ کوردستانی خۆمان زۆر تێچووی ئەوێت یان پێویستی بە شتێک هەیە ئێمە نەمان بێت یان هەمان بێت ئەو با بڵێن سەرەکیەکانە طبعا بە دوو شێواز ئەو شەریکەیە ئەتوانی دابنی لەو کۆمپانیا یەکێکیان بەوەی کە مەسن ئامێری زیرەکی تیا بەکاربێنێت و ڕۆبۆتات و مەجموعەشت هەشە بەدەستی ئەکرێت بە دەستکرد دەکرێت لە زۆر وڵاتایە بەداخەوە لە وڵاتانی مەسەلەن ئاسیا ئەوانە زۆر جار ژن و مناڵ ئەوانە نازم ئەیبینن یانە بەڕێستان هەڵەسن بە هەڵەوەشانەوە ئەو جیهازانە هەمووی طبعا ئەمە خراپە زۆر بۆ سەحەتیان خراپە بەڵام تێچوویەکی کەمی تێچێ بەڵام لایەکی ترەوە ڕەنگە تێچوویەکی زۆری تێبچێ بەڵام دڵنیا بەلەوەی قانجازەکەی زۆر لەوە زیاترە کە مەسەلەن تێچووەکەی تێبێ ئەگینا ئەو شەریکاتە ئەو وڵاتانە بۆی کەن لە ئەوروپا و لە ئەمریکا و لە زۆر بەی وڵاتە هەیە ئەو ئامێرە ئەلکترۆنیانە هەموو هەڵەوەشێنەوە بەڵام بەقەنەعەتی من بە سەریح بالليرە سیاست نایڵێت ئەوە بکە ئەوە نییە مۆزوعەکە بڵێ وڵا تێچووی تێبێ مجموعی ڕۆبۆت و مجموعی ئەجزیە تێچێ من دڵنیام لەوەی قانجازگەی زۆر زیاتر لە تێچووەکەی بەڵام ئەیکی قانجازەکە لەو هەموو جیهازە بێتە ژوورەوە نییە تو ئەم کارستانە ئەەکەیت ئەم کارستانە جای ئەەکەیتەوە دواتر ئەیوەشەینا ئەو ئەوێ جیازی شتی خۆی بەکاربێنیت استفاده لە من ناکات کە تۆ ئەیشین و جارێکتر کە بەکاردێتەوە جارێکتر بەکاردێتەوە نا ئەو استفادەی لەوایە کە ئامێری کەرەسی تازە بەکاربێنێتەوە ئیتر پرسیارە ئەو ناکە ئەم کە ئامێرە تازە ئەم کەرەسە تازەیە هەمووی لە شاخ و دار و گژوگیای ئەم وڵاتەیە لە سەرچاوی مرۆیەکان سەرچاودارایەکان با بڵێن سروشتەکانی ئەم وڵاتەیە بەکاردێتەوە لە ڕاستیە بۆیە تەنها بیر لەوە ئەکاتەوە کە زۆری داهاتی هەبێ بە کەمترین تەکلیف چکە لە بیرمان نەچێ ئەمەی کە ڕیسایکلی نەکرێتەوە دەستی دوو جارێتر بەکارێتەوە تێچۆکەی زیاتر بێت وەک لەوەی کە ئامێری تازە بەکاربێنێتەوە ئەجزی تازە بەکاربێنێتەوە زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزت بە هیوای ئەوەی ئەمە ببێت بە خەمێکی هەم تاک هەم خەمێکی نیشتمانی لە ئاستێکی باڵادا سپاس بۆ